بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ئێمە پێشەموو شت سوپاسی پەروەردگار دەکەین کە هیدایەتی داوین بۆ ژیانی خۆمان و بۆ ژیانی کاری سیاسیمان و ئەلحەمدوللا بە فەزلی خۆی ڕێنوێنی کردوین کە سیاسەتێکی تەندروست لە ساڵانی پێشوو بگرینە بەر کە دەرەنجامەکەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانە وێڕای بوونی تەزویر وێڕای دەنگنەدانی بەداخەوە خەڵکێک و جەماوەرێکی ناڕازی زۆر بەڵام کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرکەوتنی بەدەستێنا. ئایا کۆمەڵ تێڕوانینی یان سیاسەتی لەسەر حکومەت چۆنە؟ ئەمن کۆمەڵە بنەما کۆمەڵە زانیاری شەخەمە خزمەت جەنابتان بەسەر ڕێڕەوی گفتوگۆکانی ئێستا. ئەوەی کە بە جەنابتانی بڵێن کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سەرەتای بەشداری لە پرۆسەی سیاسی هەموو کات دوای هەڵبژاردنەکان هیچ بڕیارێکی یەکلاکەرەوەی نەداوە. هیچ کات هەبووین ئێمە بە 2005 9 13 ئێستا و نە پەرۆشیش بووە لە دەرگا چاوەڕوان بووە کە لایەنی تەکلیف کراو بە پێکێنانی حکومەت بێتە لای و نە پێش وەختیش هەڵوێستی خۆی دەرخستووە بگرە هەڵوێستی هێشتووەتەوە بۆ ئەوەی لە بەرنامەی لایەنی تەکلیفکراو بۆ پێکێنانی حکومەت تێبگا. یەکەم بنەما یەکەم ڕاستی کە من بۆتانم باس کرد ئەوی شەیە کۆمەڵ لەوەتی بەشداری هەڵبژاردن کردووە لە 2005ەوە هیچ کات پێش هەڵبژاردن یان یەکسەر دوای هەڵبژاردن هەڵوێستی خۆی دەرنەخستووە. ڕێزیشمان هەیە بۆ هەر لایەنێک کە بڕیاری لەو جۆرەی داوە. حەقمان بە کەسەوە نییە، بۆ خۆمان باسی خۆمانەکەی و زۆریش معنایەوە نییە کە بڕیارمان نەداوە پۆزیسیۆن بین وڵا لە دەرگا ڕاوەستا بێتین لە دەرگامان بدرێ و پەرۆژ بین. نەخێر، وا حاڵی بووین کە ئێمە لایەنێکی سیاسی بەشدارین لە هەڵبژاردن، دوای هەڵبژاردن جوڵەیەک بۆ پێکێنانی حکومەت دروستە بێ، گوێ بگرین لەو لایەنەی کە پێکێنەری حکومەتی هەرێم دەبێ، بزانین بەرنامەی حکومەتەکە چییە. لای ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەو لایەنەی کە هەر کات بیەوێ گفتوگۆ لەگەڵ ئێمە بکا بۆ حکومەتی هەرێمی کوردستان دەبێ بزانێ ئێمە تەماشای بەرنامەکەین، زۆر تەماشای کەسەکان ناکەین. ئایا ئەو بەرنامەی کە ئەیخەنە ڕوو کرۆکی بەرنامەکە خزمەتی تاکی کوردستانی تێدایە؟ و ئایا لەو بەرنامەدا کۆمەڵێ پرسیار هەن کە 4 ساڵی پێشوو حزب و پەرلەمانتار و تاکی کورد کردوێتی وەڵامی تێدایە؟ ئایا وزەی کوردستان نەوت و غاز و کە ئێستا خۆتان ئاگادارن مەسەڵەن وڵاتان زۆر گرنگی بە وزەی کوردستانە دەن بە تایبەت دوای ئابووری
سەر ئێران وەزیری وزەی ئەمریکی لەم ماوەی پێشوو لە کوردستان بوو، ئایا ئەو وزەیە و ئایا ئەو لە بەرنامەی حکومەت داهاتی نەوت و غاز لەمە دووە بۆ خزمەتی تاکی کورد دەبێت؟ ئێمە تەماشای ئەوە ناکەین. و پاشان کۆمەڵ بەوە ناسراوە کە ئەم سیاسەتەی گرتووەتە بەر. ئێمە ئەمە بنەمایەکی کارکردنمانە. ئەوی شەوەیە لە ئۆپۆزیسیۆن بین هەموو لا دڵنیا بێ وەلایەنێک کە ئێستا ئیعلانی ئۆپۆزیسیۆن بوونی کردووە. ئێمە ڕێڕەوی خۆمانمان هەیە بۆ کاری ئۆپۆزیسیۆن بوون. ئەوی شەوەیە ئۆپۆزیسیۆن بۆیە لێرە واڵێن چکە ئۆپۆزیسیۆن بەحساب دایم ئەوەی برازەکە خراپی برازەکە، بەڵام ئێمە ئۆپۆزیسیۆن بین چاکمان بینی ئەڵێن چاک، لە حکومەتا بین ئەوە دەبێ هاوڕێکانمان بزانن کە لەوێش خراپمان بینی ئەڵێن خراپ، بەڵام هەردووگی بە ئوسلوبی خۆی. ئەمە کۆمەڵی ئیسلامی کوردستان. هاوکێشەی ئەم جاری پێکهێنانی حکومەت ئاڵۆزە. گرنگەوەیە ئەوانەی کە حکومەت پێکەهێنن دوو لایەن بن، سێ لایەن بن، پێنج لایەن بن، هەر چەندێ بێ بە تەباو ینی هاوکێشەی پێکهێنانەکە بە فعل و ڕەتفعل نەبێ بەرامبەر بە یەک، بە گۆڵکردن و قاچبردنەوەی بڕینەوەی یەکتر نەبێ. ئەم بێنی بەرامبەر ئەو بەرامبەر ئەو بەرامبەر ئەو، چونکە دوجار ئەوەی حکومڕانیەکە حکومڕانێکی تەندروست و چاک بکە بۆ هەموو لایەک باشترە و ئەو کات لایەنە معارەزەکانیش ڕەخنەی کەمتر لێ ئەگرن. لە بەرەوبرانی بەڕێز ئێمە دوو کاری سەرەکیمان هەیە. ئێمە لایەنێکی ئیسلامین کاری دەعەوی و بانکخوازی و ئیسلامی و پەروەردەی خۆمانمان هەیە. ئەمە هەر لێی ڕاناوەستین، لە هەر شتێک بین، لە هەر کوێیەک بین، ئەمە ئەسڵی کارەکەی ئێمەیە. ڕێنوێنی خەڵکی جەماوەر و وریاکردنەوەی خەڵک و ئاگاداربوون لە خەڵک و دەعوەی ئیسلامی خۆمان لە ڕێی کادر و ئەندامانمان، بانکخوازانمان، ڕادیۆکانمان، تەلەڤیزیۆنەکانمان، ئەمە هەر کێ سەرێکیەکەیە بەیە. دوای کاری سیاسی خۆمان بەردەوامە ئەو کۆمەڵی ئیسلامی کوردستان کەس ناتوانێت مزایدەی هەڵوێست و مەوقفی لەسەر بکە. ئێمە ئێوە و جەماوەری کوردستان دڵنیا دەکەینەوە ئەوەی کە کۆمەڵتان پێناسیوە بەوە ئەمێنینەوە. ڕازگۆ، یەک قسە، یەک هەڵوێست بەرامبەر ناحەق هەرگیز بێدەنگ نابین و لە هەر کوێ بین بەرامبەر گەڵندەڵی ڕادەوەستین و قسەی حەقی خۆمان ئەکەین. بەڵام ئەو بنەمایە بنەمایەکی ئیسلامی خۆمانە، ناتوانین لە ئۆپۆزیسیۆن بین شتی باشمان لە هەر کەس و لایەن و حکومەت و ڕێکخراوە بینی ئەڵێنەوە باش، لە حکومەتیش بین هەر کارێکی خراپمان بینی بە ئوسلوب و شێوازی خۆی ئەڵێنەوە خراپە، ئەوە شتێکی باش نییە و ئەسڵەن بۆیەش ئەچینە هەر کایەکە و لە کایەکان ئۆپۆزیسیۆنە یان حکومەتە یان کاری بانکخوازیمانە، کاری ڕێکخراوەیمانە، هەمووی بۆ ئەوەیە کە خزمەتێ بە خەڵکی کوردستان بکەین و ئێمە دوای پۆست و پلە و پایە و پارە ناکەوین. بۆیشە سەنگ و پێگە و ڕێز و تەقدیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ناو خەڵکی کوردستانە هەیە. برانی بەڕێز، خوشکانی بەڕێز، هاوکێشەکانی ناوچەکە ئاڵۆزن، هەم خۆمان وەکو کورد باری نێوخۆی هەرێمی کوردستان باش نین. ئێمە تا ئێستا لە بەغدا نەتوانراوە کە
یەک دەنگیەک دروست بکرێ تا ئێستا لەسەر کەرکووک ئەو تا لە ڕۆژی ئاڵادا لە کەرکووکە قەدەغەیە ئاڵای کوردستان هەڵبکرێ لە کاتێکدا سەدان پەرچەم و ئاڵا و ڕەنگ و ڕایەی تر بەرز کراوەتەوە لە ناو شەقامەکانی کەرکووک بەڵام ئاڵای کوردستان قەدەغەیە ئەمەش لاوازی کورد و سەرکردایەتی کورد دەگەیەنێ شەڕەپۆستی نێوان لایەنەکان تا ئێستا نەتوانراوە لە بەغدا ئەو پۆستانە پڕ بکرێتەوە نەک کورد شیعە بە شیعە و سونە بە سونە و گۆڕانکاریش لە چواردەورمان بەدی دەکرێ خۆتان ئاگادارن کە هەڕەشەکانی تورکیا بۆ چونە ناو زیاتری ڕۆژهەڵات چونە ناو زیاتری خاکی تورکیا خاکی سووریا بۆ بەرامبەردا کە باس لە هەڵوێستی ئەمریکا تەبەن باسەکەش دوولایەنەیە پەیەدە و کورد و هەندێک لایەنی تر لە بوالێکی دەنەوە کە ئەمریکا معارزە بەڵام ئەخیر لێدوانی سەرۆکی تورکیاش هەڵێ هەموو تەنسیقێکم لەگەڵ سەرۆکی ئەمریکادا کردووە گرنگەوەیە کورد لە هەموو پارچەکان بزانن کە زلهێزەکان دۆست نین بەرژەوەندی خۆیان هەیە بەرژەوەندی ئابووری و ئەمنی و سیاسی خۆیان هەیە هەر کات بەدی هات لەگەڵتە بن هەر کات بە غەیری تۆ بەدی هات تۆ جێهێڵن بەڵام بەداخەوە ملەتی ئێمە لە پارچەکانی کەش بە خۆشمانەوە هەرگیز نەمانتوانیوێت سوود لە ئەزموونەکانی ڕابردوومان ببینین.